بەڵێ بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی چێککردنەوەی سیستمی LPG کە بۆ ئەوی ئەو ڕووداوانەی ساڵانی ڕابردوو دووبارە نەبنەوە هاوڵاتیان پارێزراو بن گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز مقدم مامەند ساڵح بەرپرسی سیستمی LPG لە هەولێر لە ئەستودیۆی ناوەند میوانمانە. بەڕێز مقدم مامەند بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. بەڕێز مقدم مامەند چێککردنەوەی ئەم سیستمە ساڵانە تا چەند گرنگە واتە تا چەند گرنگە خەڵک خۆی نەیکات کەسانی شارەزای یاخود کۆمپانیاکان بیکەن بێ کێ بیکە خۆی بە حەقەت ئێمە لە دوای ڕووداوەکان تامان ئەو حاڵەتانە کە دروست بوو ئێستا 13 کۆمپانیا لە بواری سیستەمی غازی LPG ئیش دەکەن لەژێر چاودێری بەرگری شارستانی هەولێر. ئەو کۆمپانیانە تامان پشکنین و سیستەمەکە ئەو دەیبەسن بەڵام لەژێر چاودێری بەرگری شارستانی. بەێ تو ڕێنمایەکن و بۆ وان جیهان هەیەک و سیستەمی بکارتینن ئەو ڕێنمای بەڵێ وەزارەتی ناوخۆ ڕێنمایکی ساڵی 2020 لەسەر ئەو بابەتە ڕێنمایی دەرکردووە ینی لەسەر شێوازی بەستن و ئەو کەلوپەلەی کە لە بۆ سیستەمەکە دەبەسرێ یان ئەوانەی کە لەو بوارە ئیش دەکەن هەمووی دیاری کردووە. بەڵێ ئێستا ئەوەندە تیم هەیە بتوانێت فریای سەرجەم ئەو شوێنانە بکرێت چ ماڵان بێت چ شوێنە گشتیەکان بێت کە بتوانن بە زووی کارەکانیان بۆ ڕاپەڕێنن. ئێستا ئەمە سەرجەم بنکەکان هەر بنکە و لە سنووری خۆی پشکنین بۆ ئەو شوێنانە دەکات چ ماڵ بێ یان پرۆژەی نیشتەجێبوون بێ یان پرۆژەی گشتی بێ ئەوان سەرپەرشتی دەکەن و لە موقعی خۆیان بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکان تامان پێشتر کۆمپانیەکان دەچن ئەو ماڵە جاخوت یان پرۆژێ یاخود شوێنی نیشتەجێبوونە کۆمپانیەکان دەچن سیستەمەکە دەبەسن و فۆرمیشی تایبەتیان هەیە ئەو فۆرمەی دەبن پشکنینی بۆ دەکەن ئەو فۆرمی بۆ ئێمە دێننەوە سنووری نزیکترین بنکە جا ئەو پرۆژەیە یاخود ئەو ماڵە لە کام بنکەیە نزیک بێ ئەو فۆرمە دەبن بۆ ئەو بنکە لژنی ئێمەش دووبارە فۆرمیش ئەمەش بۆ خۆمان وەکو بەرگری شارستانی فۆرمیشی تایبەتمانەیە کە تایبەتە بە سیستەمی غازی LPG پشکنینەکەی ئەو فۆرمە لەگەڵ خۆیان دەبن و ستافەکەمان دەچی پشکنین دووبارە لە دوای کۆمپانیا پشکنین بۆ سیستەمەکە دەکات داخوات چەند ئەو سیستەمە سەلامەتە کە سەلامەت بوو ئەوانش ئێمە جەماعەتی کەشفەکانی ئێمەش ئەوکیان دەدەنێ کە ئەوکیان دەدەنێ لە کۆتاییدا دێتەوە لای من فۆرمێکە بۆ ڕێپێدانی غازەکەی ئێمە ڕێپێدانی غازەکان بۆ دەکەین و غازەکان دەدەین. برێز مقدم نها گرنگی ئەم پشکنینە چینە پاشی دەخوازم بزانە بم یعنی ئەم پشکنە دوێ مانگانە بن وەرزی بن ساڵانە بن چاوە ئەو پشکنینانە ساڵانەیە ساڵانە ئێمە کۆمپانیەکانمان ملزەم کردووە 3 مانگ جارێک پشکنین بۆ ئەو سیستەمانە بکاتەوە هەر کۆمپانیاک بەرپرسیارە لەو سیستەمێکی دێبەستی ساڵانە پشکنین بۆ ئەو پرۆژێ بۆ ئەو سیستەمی بکاتەوە لە ڕووی سەلامەتیەوە چونکی ئێمە سەرجەم کۆمپانیەکان بەڵێنامەمان پڕکردنەوە بەرپرسیارن لە هەر کەمکۆڕیەکی هونەری ئەگەر هەبێت لەو سیستەمێ ئەوان بەرپرسیارن لە کەمکۆڕیەکان بەڵ کەوا بێت یانی ئێستا دەتوانین بڵین ماڵێک نییە و سیستمی دانابێ و بنکەی ئاگرکوژێنەوەی نزیک لە خۆی ئاگادار نەبێت دەتوانم بڵم لە 90 ئەمە کۆنتترۆڵمان کردووە و کۆدی ڕقم تەلەفۆن و عنوانی هەمووانش لای ئێمە هەیەوەکو ئەوەلیات هەموو ئەو ماڵێکی کە کەسێک پێشتر داینابێ لە نێو ئەم چوارچێوەی ڕێکارانە نەبوو بێت کە لە ماوەی ڕابردووە گیراوەتە بەر چۆن نەتوانێت ئاگادارتان کاتەوە کە بچن چێکی بۆ بکەنیانە بێت لە ڕێگەی کۆمپانیاوە بێت هەم لە ڕێگەی خۆشبەختانە هاوڵاتی ئێمە ئاگادار دەکاتەوە بڵێن هاوڵاتی هەیە لەوانەیە حەزی لێ نەبێ بێ سەردانی ئێمە بکەیان پێوا ئەو سیستەمی کە بەستویەتی سەلامەتە بەڵام لە ئەسڵدا سەلامەتە چونکی نێمە لە نەتیجەی ئەو فترەی کە ئێمە ئیشمان کردو بەداداچوونمان بۆ ئەو سیستەمە کردووە بەڕاستی فەوزایەک بوو ینی زۆر کارەسەر نەک بڵم ینی کارەسات بوو بەڕاستی لە دوای ئەو دوور و داوانەی کە ڕوویاندا بەداخەوە سەیتەرەکرا بەسەر وەزعەکەیدا ئێستا دەتوانم بڵێم خەڵک زۆر بەخراپی لە سیستەمی غازی LPG تێگەیشتووە سیستەمی غازی LPG زۆر سەلامەتە ئەگەر بە سەلامەتی مامەڵەی لەگەڵ بکەیت ئەگەر بە سەلامەتی بیبەستی بە خەڵکی مختص نەک ئەتۆ کابرایشی ئێرانی یان کابرایشی لوبنانی یان کابرایشی تورکیا تۆ هاتووە ئیش دەکات
کە ئیشەکەی بۆ تۆ دەکات دەڕوا بەڵام ئەگەر کۆمپانیا بێ سەلامەترە لەژێر چاودێری بەرگری شارستانیە زیاتر کۆنتترۆل دەکرێت زۆر سەلامەترە هەم بۆ ژینگە هەم بۆ سەلامەتیش ینی زۆر سەلامەترە برز مقدمنها ئەو سیستەم هەموو تێ هاوردەکردن یان لە کوردستانیژی دوێ سیستەمیدا کارکردن هەیە و ینی مەرجین هاوردەکردنیژی چاوانە ئەی کۆمپانیایە ئەو کۆمپانی ئەوانە تەمان وەکو عرضم کردن لە وەزارەتی ناوخۆ ڕێنمایی هەیە لەسەر ئەو ڕێنمایی وەزارەتی ناوخۆ کە ڕێنماییشی باسم کرد پێشتر ئاماژەم پێکرد لەژێر چاودێری ئەو ڕێنمانە ئەو موادانە داخل دەبن بەڵام بەداخەوە پێش ئەوەی کە ئەو مۆزوعە بێ ینی شتیوا هەبووە بڕوات بێ ئەمە ڤیدۆمان لە شتمان لە ئەو موادانی کە ئەو تانشانی کە زۆربەی زۆری کە لە ئێران لە تورکیا کەون بووە کە ئیسێهلاک کراوە بە مصەلەحێکی خۆمان کە ئیسێهلاک کراوە فرەدراوە کە بتوێنرێتەوە دووبارە ئەو تانشانە داخل کراون هاتوون بۆ کوردستان و سبوخ کراونەوە دووبارە بە هاوڵاتی فرۆشانەوە کە ئەوە نابێت چوچین تانچی مدەیەکی زەمانیشی هەیە چەند 8 ساڵ تا 9 ساڵ لەوەی زیاتر بۆی نییە ئەو تانچی ئیش پێ بکرێت بەڵام لە لێرەکانە ئیشان پێ دەکراوە ئێستا بەڵام ئێستا خۆشبەختانە سەیتەران کراوەتە سەرێ کۆنتۆل کراوە هیچ کێشەیەشیان نیە بەڵێ کەواتیان ئێستا دەتوانین بڵین بەشێکی زۆری ئەوانەی کە سیستمی LPG یاخود شۆفاش بەکارێنن لە هەولێر چێکیان بۆ کراوەتەوە لە سەتانەوەتی بۆی کراوەتەوە ئێستا دەتوانین بڵین مەترسیەکە زۆر کەمتریشە لە چاوجارە زۆریش هەر ئەوڕۆ بۆ معلوماتی جەنابتان هەر ئەوڕۆ ئەمە سەعات 12 نیوڕۆیە هەم دەمەوێت بە لێرەشەوە بە فرسەتی بزانم دەستخۆشی لە برانی مروری ئەنکاوە دەکەم تەمان تانچێک خۆی مەمنوعە ئەو لە کاتی قەڵەباڵغی ئەوانە غاز دابش بکەن سەعات دەوروبەری 12 بووە بزانم 12 بۆ 1 بۆ ئەوانە فڕنیشی سەمون بووە تانچی چوە غازەکەی تەحویلکە غازی بدێتێ دیارە ئەو هینیشی نەبووە مۆڵەتیشی نەبووە خۆشبەختانە ئەمان ئاگادار کردەوە دەستیان بەسەر تانچەکەی داگرت ئەمە لێرەوەتا بێ ئەویش لە کاتێکی دیاری کراوە غاز بدرێت چ بە ماڵان چ بە شوێنە گەشتیەکان بەتاکید دەبێت ئەو کاتەکانیان دیاری کراوە لەو بەڕێ پێدراو نییە بە زەوقی خۆی بچی غازی تەوزیەکە ئەو تانشانە ڕێیان پێدراوە لە کاتێکی دیاری کراو دەبێت غاز تەوزیە بکەن بە ئامانجیەوەی کە چۆڵ بێت شوێنەکە لە خوا نەخواسە لاگەری ڕوودانێکیان چیە تەبعاً بۆیە لە ڕووی سەلامەتیەوە ئەوەیە چونچین بە قانون ئەو کاتێک کە ئەو تانشەکە غازی دەدا بۆ ئەو شوێنی کە ئیشی پێ دەکرد دەبێت هەموو جم زۆر لەکرا بۆسی چونکی زۆر حساسە زۆر خەتەرە چونکی دەبێت زۆر بە حساسەوە مامەڵەی لەگەڵکەی چونکی بە وریاییەوە مامەڵەی لەگەڵنەکەی زۆر کارەسات دروست دەکات بەڕاستی چونکی هەتا ئەو ساقەی کە تانکەرەکەی لێ دەخڕی مامەڵەی دەڵێ حاشا لە ڕووی جەناتان ئەو قۆندەرەی کە لە بەرێتی نابێت بزمارێکی داوێت چونکی بۆی کە دەڕوا لە کاتی تێکردندا بۆی شەرارەی دروستنەکە ینی نابێ موبایل دەبێت 8 متر 10 متر هەموو زم و جۆڵێک ڕابۆسی gelek spas مقدم مامان صالح بەرپرسی سیستەما LPG لە هەولێرێک و ستودیۆ میوانێ سپاس بۆ سپاس تەشەکر